ئێستاش بە سوپاسەوە گفتوگۆی بابەتی تەوەری یەکەم لەگەڵ میوانەکەم لە شاری ڕانی ئەزیزەکەم. هەڵبەت بڕیارە کۆنفرانسێکی نێودەوڵەتی ئەمڕۆ لە زانکۆی ڕاپەڕین بەڕێوە بچێت. بابزانین ئەم کۆنفرانسە چەند ڕۆژە خایانێت، چەند زانکۆ بەشدارن، ئایا جگە لە هەرێمی کوردستان زانکۆکانی وڵاتانی ئەوروپا و جیهانیش بەشداری تیاکەن؟ هەڵبەت بە سوپاسەوە من ئەم پرسیارانە لە بەڕێز دکتۆر پەیمان ئەحمەد سەرۆکی زانکۆی ڕاپەڕینەکەم. دکتۆر بەیانیت باش، سوپاس کاتی خۆت بێمە بەخشی. بێنیتان باش، ساڵتان لەبێت. دکتۆر گوێبیستی منیت؟ بەڵێ. دکتۆر بەیانیت باش. بێنی جەنابیشت باش. سپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی. دکتۆر ئەم کۆنفرانسە یاخود بیرۆکەی بەڕێوەچوونی ئەم کۆنفرانسە لە هەرێمی کوردستان و لە زانکۆی ڕاپەڕین چۆن بوو ئەگەر بۆمان باس بکەی؟ فەرموو. دیارە ئەو پرۆژەی تیچەرز مۆت لە ساڵی 2023 ڕاگەیەندرا لە مانگی سێ لە شاری دهۆک لە زانکۆی دهۆک. 5 زانکۆی هەرێمی کوردستان، زانکۆی زاخۆ، زانکۆی دهۆک، زانکۆی ڕاپەڕین، زانکۆی هەڵەبجە، زانکۆی سەلاحەدین بەشدارە تێیدا بە هاوبەشی ڕێکخراوی یونیمێت، زانکۆی پاڤیا و تات لەگەڵ زانکۆی گرانادا، 3 زانکۆی ئیتاڵی، ئیسپانی، پرتوگالینە. لە ساڵی 2023 کە دەستی پێکردووە بە قۆناغ هەم دەوراتەکان، هەم وەرکشۆپەکانیان، هەمیش کۆبوونەوەکانیان بەردەوام بۆ هەم لە هەرێمی کوردستان، هەم لە ئیسپانیا و ئیتالیا و پورتوگال. دیارە سەدجار یەکەم لە شاری دهۆک بووە. ئەوەی کە ئێستا هەیە کۆبوونەوەی سنتەرەکانی پێداگۆجێ لەبەرەوەی ئەو پرۆگرامە تایبەتە بە ئامادەکردنی مامۆستایانی پەروەردەی بنەڕەت بۆەوەی بتوانن لەگەڵ ڕێگاکانی تازەیوانەوتنەوە ئاشنا بن، گرنگی بدەن بە گۆڕانکاریەکان لە سیستەمی خوێندندا و ئەوەی ئەوڕۆ کۆبوونەوەیەکە کە لێرە سنتەرەکان و بەشداربووەکانی هەم وڵاتانی دەرەوە، هەم وڵاتانی بڵێن زانکۆکانی ناوخۆمان بەشدار دەبن تێیدا ئەوڕۆ. ڕۆژی 17 مانگیش لە شاری هەولێر دەبێت. بەڵێ. دکتۆر چەند ئەوانەی سەرپەرشتی یەکەم ڕۆژی کۆنفرانسەکە ئەکەن؟ وەک خۆت ئاماژەت پێەیە جگە لە زانکۆی ڕاپەڕین و زانکۆی سەلاحەدین ئەم کۆنفرانسە دواتر لە بەرنامەدا لە زانکۆکانی تری هەرێمی کوردستان بەڕێوە بچێت یاخود ئەمە دواتر گفتوگۆی لەبارەوەکرێت؟ بەڵێ. مامۆستا ئەو پرۆژەی تیچەر مۆدا پرۆژەیەکە لە ساڵی 2023 دەستی پێکردووە، ساڵی 2024 باشە. ئەو فترەیە کۆتا فترەیەتی کە ئێمە کۆ دەبینەوە و کۆمەڵێک تەوسیات ئامادە دەکەین بۆی ئیشی لەسەر بکرێ هەم لە زانکۆکانی ئێمەدا بە هاوبەشەکانمان لە یەکێتی ئەوروپادا و کار بکەین لەسەرەوەی کە بتوانین چی بکەین بۆ قۆناغەکانی داهات و هەمیش لە کاتی بەشداریکردن لە پرۆژانەدا هەنگاوی دوم ئەوەیە کە بتوانین لەگەڵ هەمان ئەو زانکۆیانە بۆ گرانتیکە یاخود بۆ سەپۆرتکە تەقدیمکەی لە یەکێتی ئەوروپا. بەڵێ. دکتۆر کەواتە وەک بەڕێستان ئاماژەتان پێەیە ئەمە سەرجەم زانکۆکانی هەرێمی کوردستان تیا بەشدارن، ئەمە تا چەند کاریگەریە بێت لەسەر ئاستی زانکۆکانی هەرێمی کوردستان بە تایبەت لە دەرەوەی هەرێم و عێراق؟ بەڵێ مامۆستاجان پرۆژەکانی یەکێتی ئەوروپا بەردەوام چەند زانکۆی هەڵدەبژێردێ. پرۆژەی کەشمانە بۆ پێشتر لەو پرۆژەیەدا تەنها زانکۆی سەلاحەدین، زانکۆی دهۆک، زانکۆی ڕاپەڕین، زاخۆ هەڵەبجێ تێدا کەواتە 5 زانکۆی هەرێمی کوردستانە بە تەئەکید بەسەر پەرشتی وەزارەتی خوێنی باڵە توێژینەوەی زانستی. دیارە فترە ئەو پرۆگرامانە ڕادەگەێنرێن لە بین یەکێتی ئەوروپا و وەزارەتی خوێنی باڵا بەپێی تەقدیمکردنی ئەو گرانتانە یاخود ئەو پرۆپۆزەڵانەی کە ئێمە لەگەڵ هاوبەشەکانمان لە ئەوروپا تەقدیمی دەکەین. بەڵێ. بەتەکیید سوودی گرنگی هەیە بۆ بەشداریکردنی مامۆستایانی ئێمە لە کاتێکدا بۆ زانکۆیەکی تازەی وەک زانکۆی ڕاپەڕین کە 16 مامۆستا بەشدار دەبێت و دەوراتەکان وەردەگرێ، دواتر لە دوای خۆیانەوە مامۆستای کە ڕادەهێنن بەتەکیید کاریگەریی گەورەی دەبێت هەم لەسەر پرۆسەی فێربوون، هەم لەسەر پرۆسەی فێرکردن، هەمیش لەسەر پەرسەندنی پرۆگرامەکانی خوێندن لە زانکۆماندا و لە هەرێمی کوردستانیش. بەڵێ. بەڕێز دکتۆر پەیمان جگە لەو پرۆژە و پێشەچەی کە بەڕێستان باستان کرد، ئەمڕۆ لە یەکەم ڕۆژی کۆنفرانسەکە هیچ پانێڵێک بەڕێوەچێ یاخود کۆنفرانسێک توێژینەوەیکی زانستی و ئەکادیمی؟ ئەوڕۆ وەگوتم یەکەم شت کۆبوونەوەیەکە نێتوێرکە بەتەکیید لە چەند دوو پەناڵی تێدا تا کاژمەرێک بەردەوام دەبین. ئەو پەناڵانە بە دوای یەکدادن چەند قسەکەرێکمان هەیە و ڕۆژی دووەمیش سێمیش وەک باسم کرد بە هەمان شێوازە. ڕۆژی ئەخیر ئەوەیە کە کۆبوونەوەی هەمویان دەکرێت و پێشنیاری چ بکرێت لە داهاتوودا پێشکەش دەکرێت. ئەوەی ئێمە گرینگە
بەڕاستی پەیوەندیمان لەگەڵ زانکۆکانی یەکێتی ئەوروپا بەهێز بێ لەبەرەوەی هەرێمی کوردستان ئێستا لە پرۆسەی بۆلۆنیا زۆر باش ڕۆیشتۆتە پێشێ و زانکۆی ئێمەش زۆرینەی بەشەکانمان ئێستا پرۆسەی بۆلۆنیا وا دەکات ئێمە خوێنکاری ئێمە بە ئاسانتر لە زانکۆکانی دەرەوە بخوێنێت. بەڵێ کەواتە دکتۆر پەیمان تا چەند سیستمی بۆلۆنیا کاریگەری هەبووە لەسەر دروستبوونی ئەو پردەزانستی و ئەکادیمیە لە نێوان زانکۆکانی هەرێمی کوردستان و زانکۆکانی وڵاتانی ئەوروپا بە شێوەیەشی گشتی. بەڵێ بە دڵنیایی پرۆسەی بۆلۆنیایەکێک بووە لە هەرە کاریگەرترین سیاست کە وەزارەتی خوێنی باڵا و توێژنەوەی زانستی کاری لەسەر کردووە و وای کردووە کە ئێمە وەکو کوردێک زۆر بە ئاسانی ئاشنابین بە سیستەمی ئەوروپا بە خوێندنی ئەوروپا وەرگرتنمان لە ماسێر و دکتۆرا هاوبەشیکردنمان لە پرۆژەکاندا بە تایبەتی ئێستا پرۆژەی بوون جگەل لە پرۆژەی تدریسیەکان کە تایبەتە بە پرۆسەی ڕاهێنانی مامۆستایان کۆنفرانساتی کەمان هەیە بە تایبەت لەسەر کۆچی کۆچ لە هەرێمی کوردستان یاخود لە عێراق و ئاسایشی منتیقەکە کۆمەڵێک لەو بابەتانن کە دەبنە کۆنفرانس و تەوەر لە ئەوروپا داوا دەکرێت کە مامۆستاکانی زانکۆکانی ئێمەش بەشدار بن ئەوە بەڕاستی کاتێک کە سیستەمێکی هاوبەشت هەیە ئاشناتری لەوەی کە بۆ نمونە بچی لە سیستەمێک بخوێنی کە هیچ ئاشنایەتی پێی نەبێت. بەڵێ دکتۆر پەیمان وەک لە سەرەتاوە ئاماژەت پێیا لە زانکۆی سەلاحەدینیش ئەم کۆنفرانسە نێودەوڵەتیە بەردەوامە بێت. پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە ئایا سەرجەم زانکۆکانی هەرێمی کوردستان وەک چۆن لە زانکۆی ڕاپەڕین بەشداری ئەم کۆنفرانساکەن لە زانکۆی سەلاحەدینیش بە هەمان شێوە نوێنەری سەرجەم زانکۆکانی هەرێم بەشداریەکەن و وردەکاری ئەو دوو ڕۆژەی داهاتوو چیە ئەگەر زانیاری تەبێ بەڵێ فەرموو. خۆی لەبەرەوەی ئەوە مافی زانکۆی سەلاحەدین قسەی لەسەر بکە وەک بەشدار بوو ئەوانەی کە زۆر کۆنفرانسێ داخراوە بەڕاستی زۆر کۆنفرانسی شێکراوەیە ئەوەی کە ئەو بەشێکە کراوەی ئەوەیە زۆربەی کات ئێمە وەک زانکۆکان کە کۆنفرانسمان هەیە بانکێشنامە دەنێرین بۆ سەرۆکی زانکۆکان یاخود نوێنەری زانکۆکان بۆی بەشدار بن دیار لە تەوەرەکانی کردنەوەدا بەشدار دەبن دواتر ئەوانەی کە پێیوەستن بۆ بابەتە سەنتەرەکانی پێداگۆجی و نوێنەری زانکۆکان کە لەو پرۆگرامەدا بەشدار بوون ئەوانە بەشدار دەبن بەڕاستی زۆر جار ئێمە پێی دەڵێن کلۆس سێشن کۆنفرانسز یان وەرکشۆپە ئەوەی کە داخراواتە کۆمەڵێک بەشدار دەبن لە سەرەتا هەتا کۆتایی بەڵام بە تەکید نوێنەری وەزارەت و وەگوتم وەزارەت سەرپەرشتی پرۆسەکە دەکا زانکۆکانێکش بە تەکید دەکرێت یادری زانستی یاخۆ سەرۆکی زانکۆ وەک میوان لە ڕۆژی یەکەمدا بەشدار بێ بەڵام بە دیاریکراوی ئەوەی من ئاگادار بم تەنها و مامۆسانەنە کە پێشتر بەشدار بوون و بەڕاستی وا دەکەێت و پۆڵسیەکدانەی سیاسەتێکدانەی بۆی بتوانانی چ بکەی لە داهاتوودا. بەڵێ دکتۆر پەیمان ئێمە پێشتر باسمان کرد گفتوگۆی ئەومان کرد کە بەڕێوەچوونی ئەم کۆنفرانسە نێودەوڵەتیانە کاریگەری زۆر باشێ بێت لەسەر زانکۆکانی هەرێمی کوردستان. پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە لە کۆنفرانسی ئەم جارەکە لە زانکۆی ڕاپەڕین و دواتر لە زانکۆی سەلاحەدین بەڕێوە ئەچێت هیچ زانکۆیەکی عێراق لە باشوور و ناوەڕاست بەشدارن یاخود لە پلانتانە هەیە بۆ کۆنفرانسە نێودەوڵەتەکانی داهاتوو زانکۆکانی عێراقیش بانکێشتی ئەم کۆنفرانسانە بکەن؟ لەبەرەوەی ئەوە پرۆژێ و چالاکی هەیە لە پرۆژەکاندا ئێمە وەگوتم پرۆژەکان تەنها ئەو بەشداربووانە بەشدارن کە لە پرۆپۆزەڵ نووسینەکەدا تێدان لە هەنگاوی یەکەمدا بۆ ئەو قۆناغی کە بوون لە بانکێشی زانکۆکانی خواروو بکەین ئێمە بەشی کۆلێژی پەرستاریمان ئێستا لەگەڵ چەند زانکۆیەکی خواروو سەرپەرشتی پرۆسەی بۆڵۆنا دەکات لە کۆلێژی پەرستاریەکان لەبەرەوەی کۆلێژی پەرستاری ئێمە لە دکتۆراشدا بە هەمان شێواز بە بۆڵۆنادا تێدەپەڕێ بە پرۆسەی بۆڵۆنا لەبەرەوە گرینگە بەڕاستی هاوبەش بین لەگەڵ ئەوانیش بەڵام لەو قۆناغانی کە ئێمە بەڕاستی پرۆپۆزەڵ دەنووسرێ ئەگەر هەر بەڕێزێک گوێم لێم بێ لە کاتی ئەو بە ئەو گوتێمدا نووسینی پرۆپۆزەڵ بەڕاستی بۆ وەرگرتنی گراند لە یەکێتی ئەوروپا پرۆسەیەکی ئاڵۆز و قورسە لەگەڵەوەشدا بەڕاستی کاتێکی زۆری دەوێ و وەکو سیاسەتی یەکێتی ئەوروپاش لە پرۆپۆزەڵ نووسیندا ئەو بەشدار بووانە وەک زانکۆ یاخود وەک تاک بەشدار دەبن کە هاوبەشن لە پرۆسەکە و لە ئامادەکردنی پرۆپۆزەڵەکە و بە جۆرێک لە جۆرەکان شەون و خونی ماندووبوونی پێوە دەبینن. بەڵێ بەڕێز دکتۆر پەیمان وەکو زانکۆی ڕاپەڕین تا چەند پەیوەندی و هەماهەنگیتان لەگەڵ زانکۆکانی باشوور و ناوەڕاستی عێراقەیە ئایا ئەمە کاریگەری نابێ بۆ نمونە لە داهاتوە بۆ بەرزکردنەوەی ئاستی زانستی و ئەکادمی لە زانکۆکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و زانکۆی ڕاپەڕین بە تایبەتی؟ بەڵێ
ئێمە لەگەڵ چەند زانکۆیەک بە دیاریکراوی پەیوەندیمان زۆر باشە لەوانە زانکۆی کەرخی تەقەنی، زانکۆی واسط و زانکۆی کوفە بە دڵنایەوە لەگەڵ زانکۆکانی کەش پەیوەندیمان هەیە. بەڵام ئەوەی کە گرینگە بەڕاستی زۆری پەیوەندیەکان بەلای منەوە گرنگ نییە وەک سەرۆکی زانکۆ وەک پێشتریش کە من لە زانکۆی ڕاپەڕن وەک بەڕێوەبەری پەیوەندیەکانیشم کردو. ئێستاش زیاتر گرنگی دەدەین بە کۆمەڵێک لەو پەیوەندیانەی کە بتوانین بەردەوام بن و چالاکی بەردەوامیشمان هەبن. ئینشەڵا لە ساڵی داهاتوودا لەگەڵ زانکۆی واسط لە شاری ڕانیە کۆنفرانسێکی تایبەتمان دەبێت لەسەر لێبوردەیی دینی و کۆمەڵێک بابەتی گرنگ کە هەم تەوەری گرنگن لە ناو عێراقدا هەمیش لە دەڤەرەکە و لە ناوچەکەدا. بەڵێ دکتۆر تا چەند پێویستە کۆنفرانسی تایبەت بە ژینگە لە زانکۆکانی هەرێمی کوردستان لە زانکۆی ڕاپەڕین بەڕێوە بچێت کە ئامانج لێی هۆشیارکردنەوەی هاوڵاتیان بێ یاخود توێژینەوەی زانستی لەو بەڕێوە بچێت؟ ئێمە لە زانکۆی ڕاپەڕین لە سنتەری توێژینەوە دیارە 5 بۆ 4 سنتەری زۆر باشمان کردەوە، لەوانە سنتەری کۆچ، سنتەری گلۆبال وۆرمینگ گۆڕانکاریەکانی کەش و هەوا. لە ناویاندا ئیشەڵا ساڵی داهاتوو لە مانگی 6 بۆ 9 کۆنفرانسێکمان دەبێت لەسەر کاریگەری ڕۆڵی ئامادەکردنی کۆمەلگا بۆ ڕوبەڕووبوونەوەی سەرکێشیەکان یاخۆد ئەو کێشانێک کە تووشی ژینگە دەبنەوە. بە تەکیدیش هاوبەشمان دەبێت هاوبەشی دەرەچی و ناخۆی. دکتۆر پەیمان با من بۆ مەسلەی توێژینەوەش بەڵێ فەرموو بۆ مەسلەی توێژینەوەش لە بواری ژینگە، لە بواری وزە و لە بواری کیمیا زۆرترین توێژینەوەمان هەیە لەسەر ئاستی عێراق. بەڵێ دکتۆر پەیمان بۆ ئەم ساڵ یاخود بۆ ساڵی داهاتوو بەنیازن هیچ بەشێکی نوێ بکەنەوە لە زانکۆی ڕاپەڕین بۆ نمونە بەشی فیلمسازی یاخود هەر بەشێکی دیکە بێت پلانی لەو جۆرەتان لەبەردەستایە؟ خۆیکردنەوەی بەشەکان بەڕاستی دەکەوێتە سەر هەبوونی مامۆستای پسپۆر لەبەرەوە کاتێک کە بەشی زانستی دەکەینەوە ئێمە دەبێت لە بیرمان بێ پێویستە 4 بۆ 6 دکتۆر و پرۆفیسۆر یاریدەر پرۆفیسۆر هەبێت. ئەگەر نەتوانین ئەوانە ئەو ستافەمان هەبێ ناتوانین بەڕاستی بەپێی هەنگاوەکان وەک هەنگاوی زانستی باشی تێدا بنین. بۆیە ئەگەر توانیمان لە هەر بەشێک 4 دکتۆر بۆ 6 دکتۆرمان هەبێ یاخود پرۆفیسۆر یاریدەدەر و پرۆفیسۆر لەو بەشاندا بە دڵنیای و هەنگاو دەنێن بۆکردنەوەی ئەو بەشانەی کە لە بازاڕی کاردا خوێنکارەکان لە داهاتوودا هەلیکاریان دەبێت. کردنەوەی دیجیتال میدیاش بە تەکید یەکێک دەبێت لەو بابەتانە لە بەرەوەی لە دەڤەرەکە خواسی لەسەرە. بەڵێ بەڕێز دکتۆر پەیمان ڕەمەزان سەرۆکی زانکۆی ڕاپەڕین سوپاس ڕاستەوخۆ لە ڕانی ئەزیزەوە لەگەڵ ما بوون سەرکەوتوو بن هەمیشە.